لەگەڵ تۆ یاقووت و مرواری دەریام بەبێ تۆ زیخی ناوجۆگە و چەمم من هەموو ژینم بە حەسرەت چێ لەگەڵ تۆ ئەگەر بم تا ئەبەد خاتر جەمم من لە تۆ دوور بم جەهەنەم خۆش بە حاڵم بە ئاستەم گەر ببێ خەندەی دەمم من نهێنی دڵ لە من بۆچی ئەپۆشی قەرار بێ گەر بەڕازت مەحرەمم من بە سیلەی چاو کە من کێشم ئەکەی تۆ کەچی عاشق بە زوڵف و پەرچەمم من برینی فیرقەتت جەستەی تەنیوم لە وەسڵت ئینتیزاری مەرهەمم من بە تەنیایی بەجێت هێشتم ئەمێستا نیشانەی تیر و تانەی عالەمم من لە حاڵی عاشقی شەیدا دەپرسی لە نێو گەرداوی دەریای پڕخەمم من لە نووری ڕوت نەکەی مەحروم بکەی دڵ پەپوولەی عاشقی دەوری شەمم من لە عیشقا ناگرم هیچ کەس بە شاگرد وەلی و لاس و سیامەند و مەمم من لەگەڵ شاعرانی ڕۆژهەڵاتی نێوانت چۆنە پەیوەندیت هەیە لەگەڵیان وەک هاوکارێک مثلەن زۆر کەس دیمەکە لەگەڵیان دانیشتوم کە شعرێک دەنووسن حتمما نیشان هاوڕێیەکی دەدەن کە لەسەری قسە بکە کێشەیەکی هەیە لەگەڵ چێ زۆر بینت باشە لە ئێستاە خۆشبەختانە بە حکمی بوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە حکمی ئەوەی کە مۆبایلی زیرەک هاتۆتە ئاراوە توانی پەیوەندی بکەیت بە هەر کەسێک کە ویستە یا دڵت تەمەنای کرد منیش لە ڕێگە و تۆڕە کۆمەڵایەتیانەوە پەیوەندیم لەگەڵ زۆربەی شاعیرانی پارچەکانی تری کوردستان هەیە بە تایبەتی شاعیرانی ڕۆژهەڵات لێرەوە سڵاو و ڕێز و حورمەتی خۆمیان پێشکەشەکەم بەڵێ شعر گۆڕینەوە لە نێوانمانە هەیە و پەیوەندیکی تونگ و تۆڵ هەیە لە بینمانە من کە سەیری شعرەکانت دەکەم زۆر نزیکن لە شاعرانی ڕۆژهەڵاتی ینی جیاوازیەکی ویان نییە چۆنە ینی تۆ لەسەر سەبکێکی کەسانی گەورەی وەک مثڵەن هێمن هەژاریە کەسانی کە لەسەر ئەو سەبکانەی نووسیوتە یا هەر ئەمە سەبکێکی تایبەتی خۆتە زۆر کەس ئەو پرسیارە ئەکات ئەوترێت لەژێت تەئسیلاتی چ شاعیرێکە ئەنووسیت بەڵام من بۆ چوونم وایە شاعیر ئەو دەمەی کە نەشونما ئەکات ئیتر پێویستی بەوە نییە کە لەژێت تەئسیلاتی هیچ شاعیرێکا بنووسێ پێویستە خۆی بێت بەڵێ لە زەمانێکە ئێمە